ئێمە ئومێدمان وایە ڕۆژی چوارشەممە ئەنجومەنی وەزیران موچەی سێکتەری تەندروستی و پێداویستیەکانی ناو ناوەندی تەندروستی کە بە پارە حلە بێ چارەسەری بکەن. ئەگەر نا ئێمە لەو بەروارە بەدواوە ڕۆژی پێنجشەممە دەوام نییە، بەڵام لە ڕۆژی شەممەوە بایکۆتی سەرتاسەری ڕادەگەێنین و بایکۆتەکەمان هەموو شوێنەکانیش دەگرێتەوە و لە مانگی هەشتی ساڵی 2021ەوە تاکو ئێستا هیچ بڕەپارەیەک بۆ کۆمپانیەکانی دەرمان و پێداویستی پزیشکی خەرج نەکراوە و ئەوە چەند مانگە هەتاکو ئێستا دەرمان و پێداویستی پزیشکی بە قەرز بە نەخۆشخانەکانە درێ و بە خێرخوازی و بە هاوکاری بە نەخۆشخانەکانە درێ. 64 ئۆتۆمبیل بەگرێبەست گیراوە بۆ نەخۆشخانەکانی سلێمانی و بۆ سنتەرەکان و بۆ ئەو شوێنانی کە تیمی کوتانی تایە و بۆ تیمەکانی کۆرۆنا. 4 مانگە حکومت پارەی گرێبەستی ئەم شۆفێرانە ئەم سیارانە ئەم گرێبەسانی نەداوە کە حکومت نزیکەی 360 ملیۆن لە سلێمانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی قەرزاری خەڵک.